هەر سەبارەت بە ڕێککەوتنەکەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی سەبارەت بە شایستەداراییەکانی هەرێمی کوردستان هەروەها هەڵوێستی ئەمریکا من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز ئینتیفاز قەنبەر سەرۆکی دامەزراوەی مستەقبەل لە واشنتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئینتیفاز ئەم کاتتان باش. ماوەیەک لەمەوبەر پارتی بەڕوون و ئاشکرا هەندێک گلەی لە ئەمریکا کرد کە ڕۆڵی ئەمریکا لە بەگشتی لە ناوچەکەیە لاوازە. بەڕاستی ڕۆڵی ئەمریکا لاوازە لەم ناوچەیە ئێستا؟ نعم بەڵێ شێوازی دەسەڵاتی حزبی دیموکراتی کوردستان تا حزبی دیموکراتی تا ئێستا لە سەردەمی ئۆباماوە تا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاراستەی خۆی گۆڕیوە، هەروەها سیاسەتێکی دووفاقی پەیڕەو دەکات لەلایەک دەیەوێت کۆنتترۆلی ناوچەکە بکات و لەلایەکی دیکەش چین بووەتە سەر ئێشە بووی بەر لە هەڵبژاردنەکان لە دۆخی لە سەردەمی کۆماریەکان پەراوێز خراوە لە ڕۆڵی ڕۆژنامەوانی و میدیا، هەروەها هیچ کێشەیەکی نەبووە بۆ ئەوەی ئەو سیاسەتەش لە سەردەمی سەرۆکێکەوە بۆ سەرۆکێکی تکە گۆڕانکاری بەسەردادێت و شێوازی دەسەڵات فەرمانڕەوایی دیموکراتەکان هەر بەم شێوەیە. ئێستاش بایدن زیاتر تەرکیز لەسەر ئەوە دەکات کە چۆن بتوانێت بخۆی بۆ هەڵبژاردننی داهاتوو کاندید بکاتەوە. بەڕێز ئینتیفاز وابزانم پرسیارەکەم بە باشی نەگەیشت. وتم ماوەیەک لەمەوبەر پارتی دیموکراتی کوردستان باشە لە هەرێمی کوردستان گلەی و گازندەی لە ئەمریکا کردبوو، لە ڕۆڵی ئەمریکا کردبوو لە ناوچەکەدا، بە تایبەتیش لە عێراق بۆ نمونە کە ڕۆڵی ئەوتۆنی ئێستا بەڕاستی ئەمریکا ڕۆڵی ئێستا ڕۆڵێکی ئەوتۆ ناجێڕێت لە ناوچەکەدا و بە تایبەتیش لە عێراق. من باسی حزبی دیموکراتی دەکەم کە ئێستا لەلایەن بایدنەوە سەرۆکایەتی دەکرێت لە ئەمریکا، واتە لاوازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی و لە عێراق بە شێوەیەکی تایبەت دەرفەت بە هەندێک هێزی دیکە دەدات کە ڕۆلی خۆیان لە عێراق بگێڕن، بە تایبەت ئێران. ئەمەش زیان بە گەلی عێراق دەگەیەنێت و بە دڵنیاییەوە زیان بە بەرژەوەندەکانی گەلی کوردستانیش دەگەیەنێت، چونکە کاتێک حکوومەتی عێراق هەر بڕیارێک دەردەکات لە دژی گەلی کورد، ئێمە لە واشنتن لێرە بە هەموو شێوەیەکدا کۆکی لە مافەکانی کورد دەکەین و هەروەها هانی ئەوەش دەدەین کە کۆماریەکان دەسەڵاتی ئەمریکا بگرنەوە دەست، نەک دیموکراتەکان. و ئەمە ئەم جۆرە هەڵوێستانە مووقفانەش ئیدارەی بایدن دەخاتە بەردەم مووقفێکی شەرمەزار. ئێستا بەرامبەر بە کورد چۆنە؟ ئەوەندەی تۆ بیزانی تو ئاگادار بیت تۆ لە واشنتنی. واتە سەرۆک بایدن مێژوەکەی زانرا و ناسراوە تا ئێستا 3 جار من چاوم پێی کەوتووە لە ساڵی 2000 لەگەڵ ئەحمەد چەلەبی کە ڕاگری دیبلۆماسی عێراقی هۆشیار زێباری، ئەوان ئەو زۆر خوێندنەوەی بۆ سیاسەتی دەرەوە هەیە لە ماوەی 2 دەی ڕابردوودا، هەروەها ئەو برادەرێک هاوڕێیەکی دڵسۆزی گەلی کووردە، بەڵام لە هەمان کاتدا ئەو هێڵە گشتیەکانی حزبەکەشی تێناپەڕێنێت و بووەتە حەزبێکی تەڕادەیەک تونندڕەو دەتوانم بڵێم و بە شێوەیەکی ئەرێنی مامەڵە لەگەڵ کورد ناکات و نەیهێشتووە کە ئەو حزبە نەیهێشتووە کە ئەمریکا مامەڵەیەکی ئەرێنی لەگەڵ هاوپەیمانێکی بەهێزی وەکو کوردی خۆی بکات و نەبووەتە ڕێگر لە بەردەم
یاسا سەرکوتکاریەکانی عێراق دەرهاق بە کورد نەیتوانیوە ڕێگری لەمە بکات ئەمەی فەرامۆش کردووە و بینیمان کە لە چەندین جار لە ڕێگەی دەرکردنی چەند یاسایەکەوە چەندین جار پێشێلی دەستور کراوە لە عێراق دەرهاق بە گەلی کورد زۆر پێشێلکاری کراوە. پێتان وایە لەم ڕێککەوتنەی دواییە لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیدا ئەمریکا هیچ ڕۆڵێکی هەبێت؟ دەوڵەتی ئەمریکا هەمیشە ئامادەیە تا ڕادەیەک ئەرێنیە لەو جۆرە ڕێککەوتنانە هەروەها دەرفەتی بە محەممەد شیع سوودانی داوە کە و پشگیریشی لێ دەکات دەوڵەتی ئەمریکی هانی ڕێککەوتنێکی ئەرێنی نێوان هەولێر و بەغداش دەدات بەڵام بەداخەوە محەممەد شیع سوودانی زۆر بەهێز نییە بەو شێوەیە کە ئێمە چاوەڕێمان دەکرد ئەو هێزانێکە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن وایان کردووە کە کاریگەریان لەسەر دەسەڵاتی محەممەد شیع سوودانی هەبێت و پەنا بۆ دەرکردنی چەند بڕیارێک لە دژی هەرێمی کوردستان و گەلی کوردستان ببات. ئێمە ئەوە دەزانین و تا ئێستا چەندین جاریش بۆیە دەبینی تێبینی ئەوەمان کردووە کە جیاوازیەکی زۆر لە نێوان ئەو بەڵێنانەدایە کە سوودانی بەگەلی کوردی داوە و لەگەڵ ئەوەی کە ئێستا جێبەجێ دەکات ئەویش بۆ هۆلاوازی ئەو دەگەڕێتەوە بەرامبەر بە هەژمونی ئێران. من لەو باوەڕەدام کە ئامام ئەو ڕێککەوتنێکە کراوە مانگی هەنگوینیە لە نێوان هەرێمی هەولێر و بەغدا و هیوادارم ئەنجامی ئەرێنی هەبێت ئەگەر ئەگینە ئەو مانگی هەنگوینیە کۆتایی پێدێت. زۆر سپاس بۆ بەڕێز ئینتیفاز قەمبەر سەرۆکی دامەزراوی مستەقبەل کە لە واشنگتنەوە لەگەڵمان بووی.